لە کاتێکدا هەرێمی کوردستان و ناوچەکە لە دۆخێکی هەستیاردایە، پارتی بەردەوامە لە گواستنەوەی ململانەی حیزبیەکان بۆ ناوپرسە نەتەوەیی و چارەنووسازەکانیش. لە 2 ساڵی ڕابردوودا کە هەرێمی کوردستان بە باردۆخێکی هەستیار و چارەنووسازدا تێپەڕیوە، پارتی بەبێ لە بەرچاوگرتنی ئامانجە نەتەوەییەکان بۆتە هۆی خوڵقاندنی قەیرانی قوڵی سیاسی لە هەرێمی کوردستان و ئەوەش باری دارایی هاوڵاتیانی هێندەی دیکە قورس کردووە. لە چەند ڕۆژی ڕابردوودا پاش دەستپێکردنی ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ کە هەموو جیهان و بە تایبەتی کوردیش چاوی لەسەر یەکلایکردنەوەی ئەو شەڕەیە بە قازانجی خۆی کەچی بێگوێدانە هەستیاری و چارەنووسازی دۆخەکە لە سەرجەم ئەو میحوەرانەی پارتی تیایدا باڵادەستە، ڕێگری لە 2 کەناڵی تەلەڤیزیۆنی دیاری هەرێمی کوردستان دەکرێت کە نەبەردیەکانی پێشمەرگە بۆ خەڵکی کوردستان و جیهان بگوازنەوە. پارتی دیموکرات بەم ڕەفتارەی کە بەرامبەر کەناڵی ئاسمانی پەیامی کۆمەڵی ئیسلامی و کەناڵی KNN سەر بە بزوتنەوەی گۆڕان دەینوێنێت، جارێکی دیکە ململانەی حزبیەکانی بۆ ناوکایە نەتەوەییە چارەنووسازەکان گواستە و بەبێ گوێدانە هەستیاری دۆخەکە سوورە لەسەر بە حیزبیکردنی سەرجەم پرسەکان. هەموو ئەمانە لە کاتێکدان کۆمەڵی ئیسلامی و کەناڵەکەیشی هەمیشە هەڵوێستی ڕوون و ڕاشکاویان لەسەر پرسە نەتەوەییەکانیان هەبووە و بەردەوام جەختیان لە گەڕانەوەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم و مافی دروستکردنی دەوڵەت کردوتەوە و لەم ڕۆژەوە کۆمەڵی ئیسلامی پرۆژەی جددی هەبووە. لە سەرەتای شەڕی داعشیشەوە پەیام بەردەوام لە سەنگەرەکان و بەرەکانی شەڕەوە نەبەردیەکانی پێشمەرگەی کوردستانی گواسۆتەوە و لەم ڕۆوەکارە ڕۆژنامەوانیەکانی لە 2 ساڵی ڕابردوودا تاک بە تاکی پێشمەرگە شاهێدی ئەوە دەدەن کە هەمیشە ڕۆڵی ئیجابی و بەرپرسیارانەی جێڕاوە. کەچی پێچەوانەی ڕاگەاندراوی سەرۆکایەتی هەرێم کە لە دەستپێکی ئۆپراسیۆنی مووسڵدا داوای بەحزبی نەکردنی بەرەکانی شەڕ و نیشاندانی ڕۆڵێکی ئیجابی لە هەموو لایە کرد، پارتی دیموکرات ڕۆڵی سلبی جێڕا و هەر لە یەکەم ڕۆژەوە بە ڕێگریکردن لە کەناڵەکانی پەیام و KNN بە حزبیکردنی پرۆسەکەی ڕاگەیاند. دواتریش بۆ چارەسەری ئەم کێشەیە هەردوو کەناڵەکە پەیوەندیان بە سەرۆکایەتی هەرێمەوە کرد و لە ڕاگەاندراوێکیشدا ئاشکرایان کرد سەرۆکایەتی هەرێمیش هەمان هەڵوێستی پارتی دیموکراتی هەبووە و پێیان ڕاگەیاندون ڕێگەیان پێنادرێت ڕووماڵی شەڕی مووسڵ بکەن. ئەمە لە کاتێکدا پێشتر لەلایەنی پەیوەندیدار مۆڵەتی ئەو کارەیان پێدرا بوو. کۆمەڵی ئیسلامی و زۆربەی حزبەکانی دیکەش بەردەوام لە پرسەنەتەوەیەکاندا یەکدەنگ بوون و بەرژەوەندی حزبیان نەخستۆتە پێش بەرژەوەندی نەتەوەییەوە و کێشە ناوخۆیەکانیان کاریگەری لەسەر یەکریزی کورد لە بەغدا نەبووە. بەڵام پارتی دیموکراتی کوردستان بەردەوام ململانەی حزبیەکانی بۆ ناوکایە نەتەوەییەکە و بەرژەوەندیە گشتیەکان گواسۆتەوە و پۆستە حکومیە باڵەکانی بۆ ململانەی حزبی بەکارهێناوە تا ئەو ڕادەی ململانەکانی گەیاندە سەنگەرەکانی پێشمەرگەش. ئەمە جگەلەوەی بەردەوام پرسەنەتەوەیەکانی بە حزبی کردووە و وای نیشانداوە تەنها ئەو کارە بۆ دروستکردنی دەوڵەت دەکات. بەڵام ئەم دۆخە ناوخۆیە و حزبە بەسەر هەرێمی کوردستانی هێناوە پێچەوانەی ئەوەی سەلماندووە و دەری خستووە لە بانگەشە زیاتر هیچی دیکە نەبووە.